مەلەکردن لەناو ڕوونترین و جوانترین ئاوی جیهان. لێرە هەموو شتێک وە خەونیەکە. هەمیشە دەوترێ ماڵدیف تەنها بۆ هاوسەران و مانگی هەنگوی نییە، بەڵام من لێرەم تا ڕاستیەکانتان پێ بڵێم. ئایا بەڕاستی ماڵدیف بۆ سینگڵ نابێت؟ گەشتەکەمان لێرە نەوەستا. ئێمە سنووری ترس و سڵکردنمان شکاند. چوونە ناو قوڵایی زەریا بۆ لای قڕشەکان. مەلەمان لەگەڵکردن و لێیان نزیک بووینەوە. هەستێک کە هەرگیز لەبیر ناکرێت. لەم ڤڵۆگەدا نەک هەر سیحر و جوانە بێوێنەکانی ماڵدیفتان نیشان دەدەم، بەڵکو بە پێکەنین و قسەی خۆشەوە هەموو وردەکاریەکانتان بۆ باس دەکەم. چیمان بینی، چیمان کرد، وە گرنگتر لە هەمووی ئەم گەشتە ئەفسوناویە چەندمان لەسەر کەوت. ئامادەن؟ ڤیدۆکە لامەدەن با پێکەوە بچینە ناو دڵی سەحری ماڵدیف. کامێراکە حەقی نایەت مۆبایلەکەم. واو لە پێشەوەی سەمعات چەندە ئەڵێ لە هەرمان مەلعەبەیە ڕێز لێگیرا ئەوە چاوشتیانێ نابەرنەوە بزانە قڕگراوە سەرتا تاش گەشتینە دوورگەی ماکوش. حەزی لە ژیانی ماڵدیفەیان کورسان. وەرە کوا کەسم لەگەڵانی ئەرە وەڵا بەدەمەکەمان تووشی هێرش بوو. ئەم کوڕە بەس لە بەرتیلیانەیاتێ. لێرە لەناو قەرەباڵخی فڕۆکەخانە هەست بە وزەیەکی جیاواز دەکەم. ماڵدیف تەنها ناوێک نییە، بەڵکو خەونێکە کە هەمووان دەیانەوێت ڕۆژێک تێدا بەخەبەر بێن، سێریم خەڵکە بکەن، هەر یەکە و بەرەو شوێنێک. بەڵام ئەوانەی ڕوو لە ماڵدیف دەکەن چاوەکانیان پڕە لە تامەزرۆیی بۆ ئارامی. گەشتکردن فێرمان دەکات کە جیهان زۆر لەو چوارچێوەیە گەورەترە کە ئێمە تێدا دەژین. فێرمان دەکات چۆن لە ناو جوانیەکاندا خۆمان بدۆزینەوە. ئامادەن؟ با بزانین ئەم گەشتە چوانەیەکی ترمان فێر دەکات. واو لە پێشەوەی ئاوەدا ئەڵای لە پێشەوەی لەم سەمعات چەندە خەڵم و خەڵکە سەیرەدا ئەوە یای لە عارس ئەوە قاسمانیای لە عارس باڕاکە کەسمانە پێشەوە نەبێت. ئەوە سیمکاردی بەلاش ئای خوانەی بڕی یاڵا ئەوە لە مەتاوی ئەوە تا بڕە خۆتی بڕە دانێ وەرگرە بە دیاری ناتوانانی سدانی کتری پێوەرگری ئەوە ڕاکەم بتوانێت کوردیشکە چی لێگە دانێت وەرەگری خۆلی بەرزان ناتوانین وا بڕێ کاکە وا بڕێ سیگاری خۆمان دەستکە وا بڕێین ناکوێ ئەکوێ ئەها کوا کارزان ڕەشید گەڵای کەس نایە بە شوێنەوە لاتم دوچار گەشتین بەکوێ جەمال مالدیڤس دوای لێپرسینەوەی دوای سەعادڕایان گرتین هەر لە بەروی پاسپۆرتی عێراقیت بێ لێپرسینەوەیەکی زۆر وردیان کرد. هۆتێل دوو هۆتێلمان گرت بوو، هەردووکی جوان سیر کرد. چەند جار نیشانمدا گومانی هەبوو، هەر پرسیاری ئەکرد ئەویست بزانێتەوە دنیای ئەیتر مەزبوطی نیشانمدا چەندێ وتی چەندێ پارەتان پێیە تکتی گەڕانەوە لەکوێوە هاتوون. داوای ئەو بۆردین پاسانی کرد کە لە بەغاوە هاتووین بۆ ئیمارات و بۆ مالیزیا. ئەوانەشمان پێ بوو نیشانماندا بەستی گەڕانەوە تکتی گەڕانەوە هەموو تەفاسیلێکی تەفسی وتی چەندەکان پێەکە پێمان ورد ئەوایکی کرد لە عەقڵیان ناچوو. ئەوی چەند لاتی داماوە بەس یعنی هۆتێل و تکتی گەڕانەوە و ئەو شتانە هەمووی مەزبوط بێ هەرچی پرسیارەکە ئاوا دەستمان قسمە سەر هینەکە مێزەکەی بەردەمێ لە خۆمان ناپاک مسەکەر بووین لەبەر ئەوانزانی هەموو شتێک مەزبوطە مەجای هیچ بیانوێکمان نەهێشت بوو. لەسەر خۆ بە $1 ئەمان باتە پایتەختەکە ئەم دوورگەیان دابین کردووە بەس بۆچی
بس بۆ فڕۆکەخان لای دەسەر ڕاستی بنە ئەوە بە 8 دقیقەش گەشتینان بەرەوە بە 8 دقیقە گەیاندینێ ئارە وەڵڵا ئەو گەشتینە ناو مالێ پایتەختەکە یا ئەو خواردانەمان تێکرد زۆر توونە زۆر هەر مردم ئەڵێ لە هەر مەلعبێ ڕێز لێ گیراوە ئەوە چاوشتیانێ نابەرنمەوە بزانە قڕکراوە سەرتا خەفیف ڕێزێ باشترە واو مۆر شکە سانکیو بڕواکە ئێمە بەس بایی 5,000 بەس کلێنسمان سەرف بجۆ ئەو نە ناخۆش بوو ئەم وڵاتە ماتۆڕی زۆرترە داوەکو سیارەزانی هەرکە قاچت نایە ناومالێ واتە پایتەخت یەکەم شت کە شۆکت دەکات ئەم هەموو ماتۆرسکیلەیە ئەگەر دەپرسیت بۆچی ئەوەندە زۆرن چونکە لێرە شقامەکان هێندە تەنگ و شارەکە هێندە چڕا ئۆتۆمبیل دەبێتە بارگرانی نەک ئاسانکاری ماتۆرسکیل لێرە تاکە چارەسەرە نەکێشەی ترافیکی هەیە و نەکێشەی شوێنی وەستان تێچوەکەشی بۆ خەڵکە ڕەسەنەکە زۆر کەمترە لە ڕاستیدا لێرە ماتۆر تەنها ئەمڕازی گواستنەوە نییە بەڵکو و لێدانی دڵی ئەم شارەیە و بەبێ ئەوان ژیان لە مالێ پەکەوتە دەبێت خۆیان نەجاتێ ساعت 2:30 پێوە سەری خستین هەموو شارم پێگا دەکەین نەخۆشەکانمان پێ نیشانەیە بەبێەوەی یەک فرسیشمانێوەری کوڕێکی جاگە بەخۆ وەرە ئام جەما منوی دۆژ یارمەری زۆر چینیەکەمان ناوی چی ئیڤان تۆ بردێ بۆ مەتەعام بردەوە جا ئەڵین چی خۆشە هیچ کەبیر لە مەسروفاتەکانەکەینەوە جەمالەڵێ سەفەری عومرە کڕێک ئەوێنە دەزار زۆر کەس وا دەزانن گەشتکردن بۆ ماڵدیڤ بوجەیەکی خەیاڵی دەوێت بەڵام ڕاستێکە شتێکی ترە ئێمە لێرە شوێنێکی مانەوەمان گرت بۆ هەر شەوێک تەنها بە $20 واتە بۆ هەر کەسێکمان بەڵێ تەنها بە $20 تازە نێژی بەیانیە گرینجا نێژی بەیانی یەکەم ڕۆژمان لە ماڵدیڤ ئەوە چینەم بەر بۆ محەڵەکە بۆ بچین بۆ دووگەی مافوشی بۆ دووگەی کە زۆربەی گەشتیارەکان بۆ ڕۆنگەیەکی زۆر تایبەت و خۆشە سێ ئاسمانەکە ئێزدیە ئەوە شپارەکەیانە ڕاستی یاریزانیشی بێوەیە زانەوانی تر چۆنە دۆلفین ئێستا ئێمە بەرەو دوورگەی مافوشی بەڕێ دەکەوین مافوشی ئەو شوێنی کە بەلێدانی دڵی گەشتیاری لە ماڵدیڤدا دەنرێت ئەوەی ئەم دوورگەیە لە هەموو شوێنەکانی تر جیا دەکاتەوە ئەوەیە کە ئێرە دوورگەیەکی گشتیە واتە وەک ریزۆرتە تایبەتەکان نییە و چوونە ژوورەوە بۆی تەواو فریە و هیچ باجێکی نییە هەر بۆیە دەبینیت گەشتیاران لە هەموو جیهانەوە لێرە کۆبوونەتەوە ئەوە شێرەکەمان هاتووە بە شێرمانە بڕۆ وەرە وەڵای گوناحە بە قورعان ئەڵێی ئەڵێ حەبەشە بیرەکەوێتەوە وا بڕۆین سەدەمی پێغەمبەرە بیرەکەوێتەوە وەرە بڕۆین دەنیە نانە بە پارەنە لە خۆڵی بیلالی حەبەشەی بیرەکەوێتەوە زۆر ناخۆش تاش گەشتینە دوورگەی مافوشی بۆ کەسانەی کە یەن بۆ ماڵدیڤ بە دوو جۆر بەلەمەتوانن سەردانی ئێرەکەن دانەیەکیان خێرا دانەیەکیان کاو خێراکە نەفەری $25 خاوەکەش $2 ئاسان هەر ناتێت خاوەکەش $2 ئێمە لە بەرەوەی پەلەمان بوو چەند ڕۆژێکی کەم لێرە ئەمێنینەوە بۆیە بە خێراکە هاتین و نەفەری $25 ماندا بەڵام ئەگەر ئێوە هاتن بۆ ماڵدیڤ چیەکەن جەمالەوان ئەگەر خەڵگا بۆ ماڵدیڤ تێکا $2 وەک ئێمە $25
بس بێز ئەمە نادا عقڵ نییە پارێک زۆر بدا و خێرا بێت آخر لەبەرەوەی ئەم وەڵای بەلەمان ناچارین بەیانیش دوو بەیانی باڵن کە ئەڕۆینەوە عینەن 25 دلار دێت مەش تێلیکانی ئەوە شوتێلەکەمانە با بڕێم زان چۆن Thank you so much. شربتيان بويني بارك الله فيكم. واو خرو قرب. عايش. When you turn it on this واو. تليفون. مافوشی تەنها بۆمانەوە نییە بەڵکو و گەورەترین ناوەندی هەموو سەرکێشە دەریایەکانە. ئەوە شوێنی دانیشتنامە ناو دوورگەکەیە. دوورگەی مافوشی. سەری نووسینەکانیان چۆنە؟ داخراوە. جا بەیانی ئیبینیتەوە خەریکی چی؟ الله أكبر ئەمە چییە؟ ئەمە ڕقم تەلەفۆنمان نیمانە لاتین. هۆتێلەکە ناوی چی بوو؟ لێرەوە دەتوانیت بارزانترین نرخ بچی بۆ بینینی قەرشەکان، دۆلفینەکان و غەوازکردن لە ناو سەحری زەریادا. ئابشی لێ ماڵدیف چەند خەڵە و خرپنە چۆنی شێرە؟ حەزی لە ژیانی ماڵدیفەیان کورسان ها؟ چاوکەرەوە؟ کۆرە خاونە گەرمایەتی مەجای چاوکردنەوەی نییە. لێرە لێەوە خۆراوە ها؟ وەرە وەرە بە سەیرێکی ئەم ئاوە بکەین و زانەکەم ئاوەکەی تەڕە. بۆ شوەڕاتی لە مزگەوتەکە و دەچی لە وتارەکە شوێن نوێژێکی شەکەین نوێژ لە ناوەڕاستی ئۆقیانوسی هندی بکە براکەم. ئەوە چییە ئەو؟ هەی ڕەقیبە؟ ئەوەتە؟ هەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زمان ناشکێنێ دانەری تۆپی زەمان ناشکێنێ دانەری هاتیزانی کوردی ناوای لێکرد. قوربان ئەو پێشوازیە لە گروپ لە مەزروعەیە خوا پێداوە. ئەی چی هۆتێلەکە ئەی جەنابێ بۆ خوا پێداونی ئەو بەس وڵای ڕاست جوزەلێکیان بۆ لەداونیەکە ڕەنگە دەدەن زیاد دەندا بێتەوە. ئێمە 25 دلارمان هاتە هاتینەتەم بەرەوە. 25 بەس ئەوەتانە ئەوە گەشتیار بەردەوام ڕوو لەم دوورگەیە. ئەوەش زیندانەکان خۆ ماڵدیف هەر خۆشی و گەڕان و ئەوە نییە ها ئەوەش زیندانە. ئەمە گۆڵانەکانیانە سەیگە و نووسینەکانیان چۆنە بزانین ئەها کتابخانەی بەرفی بنەڕەتی پۆلیسی کاتێک ڕۆژ ماڵ ئاوایی لەم زەریا بێباکە دەکات هەموو شتێک دەگۆڕێت بۆ سیحر. لێرە لەسەر کەناری ئەم دوورگە دوورە دەستە کات دەوەستێت و تەنها هەستەکان قسە دەکەن. سەیری ئەم ئاسمانە بکەن، ئەمە تەنها ڕەنگ نییە، ئەمە تابلۆیەکە کە دەستی خوددا بە ورترین شێوە لەسەر زەوی نەخشاندوویەتی. تێکەڵبوونی ڕەنگی ئاڵتونی و پۆمایی لەگەڵ شینێکی ئەفسوناوی وەک ئەو وایە لە ناو خەونێکدا بیت کە ناتەوێت لێی بە خەبەر بێیتەوە. لە ناو ئەم بێدەنگێدا تەنها دەنگی شەپۆلەکان و ترپەی دڵی خۆت دەبیستیت. هەست بەوە دەکەیت چەند بچووکی لە بەردەم ئەو هەموو گەورەی و جوانێدا. ئەمە ئەو ساتەیە کە ڕۆح تێیدا ئارام دەبێتەوە و مرۆڤ لەگەڵ سروشدا دەبێتە یەک. ماڵدیف لەم چرکە ساتەدا تەنها شوێنێک نییە لەسەر نەخشە، بەڵکو پارچەیەک لە ئارامیە کە هەمومان لە ناو جەنجاڵی ژیاندا بەدوایدا دەگەڕین. سەیری ئەم سەحرە بکەن و تەنها بێدەنگ بن. ئەوی منە جوانە بکەن ئەگەرێت هاوسەرگیری بکەی ئەوە وەرە بۆ ماڵدیف بەلاش و حەلاش دیارەزانکە بۆکیان ڕازانەتەوە. ئەرەوەڵە ئەرەوەڵە ئەمە چێگە ئەمە خۆشێزانی چێگە سەیگە
داگیشتم 6 دانەقا دەبەردەستم ئەها ئەوە نانە من جوایە بە 3 نەفەر شاڕەیەکە تاوە بوون تایبەت داوامان کردووە شلەی ماسی ئای بۆ ناخواردنەکەی خۆمە وەرمە بەیانیتان باش لە ماڵدیفەوە ئێستا بەرەو شوێنێکی زۆر تایبەت بەرەو چالاکێکی تایبەت بەڕێەکەوین ئەچینە ناو دەریاوە با بزانێکم لە نزیکەوە ماسی ئەو وەرە کیسەڵان بینیوە ئەگەر ئەم ڤیدۆ بڵاو بووە نەمردی ئەگەر بەڵام لێ بۆ مردی خەڵک تۆم زانە ئێستا بۆ ژێر دەریا بۆ لای ماسێ چاوزاقەکان هەروەڵا بەدەمەکەمان تووشی هێرش بوو واو ئای برا ڕۆترسناک بوون ئەم کوڕە بەس لەیا بەرتی لیانەیاتێ هەندێک سەرکێشی هەن پێویستیان بە هاوار و خێرایی نییە بەڵکو تەنها بێدەنگێکی قوڵیان دەوێت چوومە ناو قوڵایی زەریا و لەوێ بڕیارمدا هەموو شتێک جێبهێڵم تەنها لەسەر پشت ڕاکشام و خۆم سپار بە خودا و ئاوەکە ئەوەی ڕوویدا وەک خەیاڵ بوو قڕشەکان هاتن و لە دەورم کۆبوونەوە بەڵام نەک بۆ ترساندن بەڵکو وەک ئەوەی بزانن من کێم هەستم دەکرد لێدانی دڵم دەناسنەوە و دەزانن چەند ئارامم بەهێمنی لە تەنیشتمەوە دەسوڕانەوە دەڵێی پاسەوان من و دەمپارێزن لەو چرکە ساتەدا من و ئەو بوونەوەرە بەهێزانە بووین بە یەک وەک ئەوەی هەست بە پاکی و ئارامی دڵی من بکەن سێری دیمانەکە بکەن بڕوا دەکەن ئەمە ڕاستی بێت هەموو شتێک هێندە سەحراویە وەک ئەو وایە لە ناو جوانترین خەونی ژیانمدا بم کارە شایەتمانی پەنجەی شایەتمانی بەرز کردووە وڵا کارش ئەو چییە پەنجەی وڵا ئیشێمانش خۆسە بە قورئان گیانی ئەوانە من ئەستێ شباب هاي شغلك لإيجاب الأعوار معنا تصوير معنا كان قرصة نقال كيسي جناي برتكون يكتب راسه كيس بدو أو كرك لقل ما لاو أو صولك قاسم داد وما زانت فلا مريا مرزيان هاتی نام دوگه هم نانا خوین هم ویدیوکی شام الله دمی سپی سیشن همش درونه وانا کارمان Okay, now come back.
要知道不要啊，注意。把眼镜在这儿放一下。Mari terpen baru dah jadi sekali. Are nak kau malah re. ئاوەکەی هێندە پاک و سەحراویە وەکە وایە لە ناو پارچەیەک لە ئەڵماسدا مەلەکی دقی ناکات دڵم مەشکێن و لێم گەڕێن با هەموو چرکێکی ئەم گەشتە بکەمە یادگاری جارێکی تر و دەجاری تر خۆم هەڵدەدەمە ناو ئاوەکەەوە و منیش تەنها دەمەوێت لە ناو ئەم هەموو چێژەدا غەرق ببم ئێستا ئامادە بن کاتی ئەوەیە بڕێنە ناو قوڵایی مەترسیەکە و لە نزیکە و نیشانتان بدەم چی لە ژێر ئەم ئاوە سەحراوێدا دەگوزەرێت سەیریان بکەن چەند سامناک و بایبەتن ئەمانە پاشەکانی زەریای ماڵدیفن هەستێکی وایە کە لێدانی دڵت خێرا دەبێت و هەناسە سوار دەبێت بەڵام ڕێک ئەمەیە چێژی ڕاستەقینەی گەشتکردن تاقیکردنەوەی شتێک کە ترس و جوانی بەیەک دەگەێنێت بەڵام ئامۆژگارێکی بچووکتانەکەم تەنها سەیری ڤیدۆکە بکەن و ئێوە ئەمە تاقی مەکەنەوە قەی ناکەم من لە زیاتی ئێوە دەچمە ناو مەترسیەکە و ئێوەش لە شوێنی خۆتانەوە چێژی لێ ببینن سەیریم هێزە بکەن لە ناو دڵی زەریادا بڕوان ناکەم هیچ شتێک لەمە زیاتر لێدانی دڵ خێرا بکەن ئێستش هاتی نام دوورگەیەمە کۆتا شوێنە کە بۆ یەن ینی ئەو پاکێزەی کە ئەوان لایوان بەردەست بوو پێنج شوێن بوو کۆتایەکەیەکی بەناوم دوورگەیە ڕۆین و کۆتایی بە پاکێزەکەی ئەوانەیەن و خۆمان بەردەوە خەڵک ئاوە بە لەم شت ئاوشتێن ئالیاش خەڵکی سراحەتەکەوە خوێن ئەمە دوورگەکەیە ڕۆ بیرکەرەوە سێ ساڵ لێرە بژی وردي من أروم ئەو کاندیدەکانیانە دەنگی نەدەنێ بەڕاوکە گەندەڵە هەر بەجددی لەسەرم خوێنێتەوە سیاسەکانیان زۆر گەندەڵە خەڵکەکەی زۆر فەقیرە هەڵبژار نەکرێت دەنگیان نەدەنێ ژمارە یەک ئەماڵایە سوود بەمانای خوێنی شەیدەکانیانە سۆس بەمانای ئاشتیە ئەو مانگێت ئێمایە بۆ ئیستا لێرە لە کەنار ئەم زەریایە بێکۆتایە و لە بەردەم تابلۆی خۆرئاوابووندا وەستاوم هەست دەکەم چاوەکانم تێر نابن لەم هەموو جوانیە لێرە بیر لەوە دەکەمەوە کە گەشتکردن تەنها گۆڕینی شوێن نییە بەڵکو و گۆڕینی دیدگایە بۆ ژیان گەشت فێرمان دەکات کە جیهان زۆر لەوە گەورەترە کە ئێمە بیری لێ دەکەینەوە فێرمان دەکات چۆن دڵمان بۆ جوانەکان بکەینەوە و لە ناو قوڵایی سروشدا ئارامی بۆ ڕۆحمان بدۆزینەوە بەڵام گرنگترین وانەیە کە لێرە فێری دەبین ئەوەیە ژیان زۆر کورترە لەوەی بەشکاندنی یەکتر بەڕێی بکەین سێری ئەم سروشتە بکەن چەند باوسەنگی و میهرەبانی لای یەک وەستاون بۆچی ئێمەش پشتگیری یەکتر نەکەین بۆچی لە جیاتی ڕەخنە و دڵشکان وزەی پۆزەتیڤ و خۆشەویستی بە یەکتر نەبەخشین وەرن با فێری ئەوە بین چێژ لە ساتەکان وەربگرین و یەکترمان خۆش بێت ژیان بە میهرەبانیەوە جوانترە تەنها بۆ چەند چرکەیەک بێدەنگ بن و سەیری ئەم سەحرە بکەن با فێری ئارامی ببین لەم زەریایەوە پێش خاوەن مەطعم لێرە پێش هەمیە ساوین ئەوە گڵۆپیان کردەوە ئەمڕۆ کۆتا ڕۆژمانە لە دوورگەی مافوشی لە ماڵدیف بەرەو فڕۆکەخانە ئەڕۆین ساعات 12:40 دقە فڕۆکەکەمان ئەڕات بۆ مالیزیا ئەگەڕێنەوە مالیزیا کاکە ماشەڵڵای جان ئەم بێزە سێلکە ڕۆنەکەی لە یەکۆمانەچێت
ئێستاش دوورگەکە بەجێ دەیڵێن دوورگەی مافوشی لە ماڵدیف بەرەو فڕۆکەخانە ئەگەڕێنەوە بەرەو مالیزیا ڕۆژێکیش لە مالیزیا بین و دوایی بەرەو کوردستانی شەڵا بەڕێ خوارد لەگەڵ وا گەشتی نەکۆتایی ڤڵۆگەکە و دەزانم زۆری نەتان چاوەڕێ ئەم ساتەن ئەم گەشتە چەندی تێچوو بڕوا ناکەن بە هەموویەوە نزیکەی $500 سەرف کرد هۆکارەکەی سادێ ئێمە لە ریزۆرتە گرانەکان و ئوتێلە ڕاقەکان نەماینەوە و ئەم لاولاو و خرجی زیادێشمان نەبوو و پارەیەکی زۆرمان بۆ گەڕایەوە بێگومان گەشتەکەمان لە مالیزیاوە بوو بۆیە بلیتی فڕۆکە زۆر هەرزان کەوت ئەگەر لە کورسانەوە بڕۆیت حتمەن تێچووەکەی زۆر زیاترە زۆر سپاس کە تام چرکەی لەگەڵم بوون هیوادارم ئەم گەشتە سوودی هەبوو بێ بۆتان پشتگیریم بکەن بە لایک و سەبسکرایب و هەمووی تا بەردەوام بم چونکە شتی زۆر گەورەتر و گەشتی شاستر بڕێوەیە پشت بەخوا پێکەوە جیهان دەبینین تا ڤڵۆگێکی تر خواتان لەگەڵ وەرە شوێنی شێر وەرە ئەمە ڕەشیدە